بەڵە بە قسەکردنی زیاتر لەسەر هەمان پرس بەڕێز حەیدەر لامی سەرکردە لە دەوڵەتی یاسا لە بەغدا و لەگەڵماندا. بەڕێز حەیدەر لامی سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. بە جۆرەی ڕێکەوتن هاوپەیمانی ئیداری دەوڵەت پێکێنرا و لەم ڕێکەوتنەشدا مافەکانی کورد دیاریکران. ئێستا بۆچی هەندێک لایانی ناوڕێکەوتنەکە پێچەوانەی ڕێکەوتنەکە بڕیاریان لە دژی پشتی کورداوە؟ بسم الله الرحمن الرحيم بەخشندۆم هێرەبان سڵاو و سەلام لەسەر پێغەمبەری ئیسلام سڵاوی خوای گەورەتان لێبێ سڵاو لە هەموو بینەرانتان لە هەموو شوێنێک دڵخۆشم کە ئەمڕۆ لێرە لەگەڵتانم لە ڕاستیدا ئەمڕۆ پرۆسەی سیاسی بە قۆناغێکی ڕەنگە کۆمەڵێکی زۆر پێکدادانی تێدا هەبێت بە تایبەتی لە بواری بودجەدا بۆجە زۆر دواکەوتووە لە ڕاستیدا چونکە بجەڕەگی ژیانە بۆ کۆمەلگای عراقی لە پێناو بەرەو پێشچوون و لە پێناو خزمەتکردنیشدا بە تایبەتی کاتێک سوودانی دروشمی ئەوە بووکە خزمەتکی گەل بکات هەر بۆیە دواکەوتنی ئەم بودجەیە لە ڕاستیدا دەبێتە هۆی دواکەوتنی ئەوەی کە گەلی عراق پێویستێتی لەم قۆناغەدا لەبەر ئەو من پێم وایە ئەو کەسەی کە ئەو کەسەی دەیەوێت عراق بخاتە بەردەم بودجەیەکی قورسەوە لەم کاتەدا دەیەوێت حکوومەت دوا بخات دەیەوێت حکوومەت دەیەوێت جۆرێک لە ناکۆکی دروست بکات لە نێوان هەرێم و بەغدادا لەبەر ئەوە ئەو هەڵبژاردایی کە ئێستا لە مادەکانی دەستوردا هەن کۆمەڵێکی زۆر مناقەشیان لەسرە پێویستە ڕوون بکرێنەوە کۆمەڵی خاڵیان تێدە بۆ نمونە مادەی 11 مادەی 14 ئەمەیتیان نەبوو لەبەر ئەوە ئێمە دەمانەوێت کە ئەو ڕێکەوتنانەی کە بە بەغداد و هەولێر هەبوون ئەو دانیشتانەی کە لە نێوان هەردوو لا هەبوون بە تایبەتی بەپێی ئەو زانیاریانی کە من هەمە بۆ یەکەم جارە عێراق بەشداری کردووە لە بودجەدا هەولێر بەشداری کرد بە شێوەیەکی چالاکانە لەبەر ئەوە ئەو خاڵانەی کە لە بودجەدا هەبوون زۆری کۆمەڵێکی زۆر ناکۆکیان لەسەر دەزانن کە ئەو پاساوانەی کە لە خاڵەکاندا هەن زۆر ڕاستی نین. بەڵێ باس لەوە کرد کە ئەوانەی کە لەگەڵ ڕێکەوتنەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق نین وەک دەستێکن بەڵام پێتان وانی ئەوانەی کە لەگەڵ ئەم ڕێکەوتنانە نین لەگەڵ پەیوەندیشی باشی هەرێم و حکوومەتی ناوەند نین ئەبنە هۆکاری ناسەقامگیری سیاسی عێراق؟ ئەگەر بە هەند وەری بگرین دۆخی ئەمنی ئێستا کۆمەڵێکی زۆر دۆخەکە پەیوەستە بە ئەمنی و سیاسیەوە ئەمە دۆخەکە تا ڕادێک ئالۆزە تا جارێک لەلایەن هەولێرەمی کوردستان و جارێک لەلایەن بەغدادەوە دۆخەکە ئالۆز دەکرێت. پێشتر پێم وتی هەرمهاوە پێش 3 مانگیش ئەم قسەیەم کردووە کە دۆخێکی هەیە دۆخێکی بێزارکەر هەیە لە هەرێمی کوردستان ڕەنگە زیاد ببێت ئەم دۆخە لەسەر ئاسی سیاسیەیش لەسەر ئاسی بەغداش ئەوان دەزانن کە ئەم دۆخە پێش ئەوی بگاتە ئەم مادەیە ئەمە ناتوانین ئێمە پێمانوت و نامانێت بگەڕێنەوە بۆ یەکەم جار پێویستە درک بۆ بکرێت کە ئێستا هەیە ئەم دۆسیە تەنها لە بەغداد نییە بەڵکو لە هەرێمی کوردستانیش هەیە بە تایبەتی ئەو بەندانەی کە لە بودجەدا هەن ئەو پاساوانەی کە دەهێنرێنەوە زۆر قەناعەت پێکەر نین یعنی لە ڕاستیدا کۆمەڵێک کەسایەتی هەندە دانیوت خاڵی سیاسی بەدەست بێن لەسەر گەلی عێراق لەسەر ئەساسی گەلی عێراق ئەگەر دەتەوێت من هۆکارەکانی ڕوون بکەمەوە تەنانەت برایانی هەرێمی کوردستانیش شیکەرۆ سیاسیەکانیش بە شێوەیەکی ڕوون ئەمان باز نەکردووە ئەمە پێویستە بە شێوەیەکی ڕوون بکرێتەوە کە ئەم خاڵانەی دانراون لە بودجەدا شتێکن کە پەیوەستن
پەیوەستن بە دەستکەوتی سیاسیەوە ئەو هەڵانەی کە بەردەوام دووبارە دەکرێنەوە تاوەکو ئێستاش دووبارە دەکرێنەوە کۆمەڵە کەسانێک هەن ڕەنگە بەپێ بۆچوونی من ئەو کەسانی کە ئەم داکۆکیانە زیادەکەن لە ڕووی فکری سیاسیەوە زۆر پێشکەوتوو نین نانوێت عێراق جێگیر بێت عێراق پێویستی بە جێگیری سیاسی و ئەمنیوە چونکە ئەمانە هەموو پێویستن بە گەلەوە گەلی عێراق ناکۆکی ناوێت دەیەوێت بەرەو پێشەوە بچێت لە پرۆسەی سیاسیدا لەبەر ئەوە ئەم کۆمەڵە خاڵی کە دانراوە ڕەنگە پاساوێکی قەنەعەتپێکەری نەبێت چونکە هەندێک کەس دەڵێن بۆ نمونە ئەم خاڵانی کە دانراون کە لە هەرێمی کوردستان ڕەنگە لەسەر بەشی باشووری عێراق بێ بەڵام ئەمە زۆر پاساودەر نییە هەروەها دانەوێت کۆمەڵێک بربەست بخەنە بەردەمی ئەو ڕێکوتنانی کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا هەبوون بە تایبەتی لە نێوان چوارچێوی هەماهەنگی حکوومەتەکەی سوودانیدا ئێستا کۆمەڵێک راپۆرت هەن لەلایەنێکێتی ئەوروپا و ئاماژە بە هەبوونی سەقامگیری دەدەن لە عێراقدا بە تایبەتی هەبوونی هەوڵگەلێک بۆ بەرەو پێشبردننی عێراق بە تایبەتی کاتێک بەتابەتی لە دوای هەڵبژاردننی بەڕێز سوودانی کاتێک بۆ یەکەم جار بەڕێز سوودانی ڕاست پێرا ئەو حکوومەت پێکبێنە پێش ئەوە کۆمەڵێک دۆخەکە ئالۆز بوو بەڵام دوای هەڵبژاردننی سوودانی دۆخەکە بەرەوە ئاسایی بوونەوە چووە بۆیە هەندێک کەس دەیانەوێت عێراق زیاتر بجە دوا بخرێت بەمەش عێراق تووشی کێشە دەبێت بەڕێز جەنابی ژێگری دووەمی سەرۆیەکی پەرلەمان هەندێک شتی وتووە دەیەوێت ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت ئێستا لایەنە شیعەکان بێگومان هەڵوێستێکی دیکەیان دەبێت دەیانەوێت بڕیاری جدی بدرێت لە پێناو هەموو گەلی عێراقدا بۆ ئەوەی ئەم قۆناغە تێپەڕێنین ئەم قۆناغە پێویستی بەوەیە کە بە شێوەیەکی عێراقیانە و بەرز بکەینەوە. بەڵێ بەڕێز حەیدەرلامی باس لەوە کرد هەندێک لایەن لەگەڵ سەقامگیری سیاسی نین لەگەڵ پەسەندکردنی بودجە نین لەگەڵ ڕێکەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا نین ئەمانە بۆ لەگەڵ ئەم ڕێکەوتانە نین بۆ لەگەڵ سەقامگیری سیاسی نین بەرژەوندی ئەوان لە تێکچوونی پەیوەندی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لە ناسەقامگیری سیاسی عێراق بەرژەوندی ئەوان لەکوێیە؟ من نامەوێت کە گومان لەسەر نیشتیمانی بوونی ئەوان بکەم ئەمە مافی من نییە بەڵکو دەڵێم کۆمەڵێک بەرژەوەندی کەسی هەیە کۆمەڵە بەرژەوەندی تەسک هەیە لەوانەیە فکری سیاسی باشیان نەبێت بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغا ئێمە لە ئێستادا لەم بەردەم قۆناغێکین کە پێویستە بگەینە کەناری ئارامی پێویستمان بە ئاڵۆزبوونی زیاتر نییە چونکە لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2021ەوە دۆخێکی زۆر قورسمان هەبوو دۆخەکە وڵاتی پێدا تێپەڕ بوو کۆمەڵێک شەوی تاریکمان هەبوو کۆمەڵێک حکوومەت پێش ئەوەی پێک بێنرێت دۆخەکە خراپ بوو ئێستا حکوومەت ڕێک لەسەر ڕێکەوتن پێک هێنراوە حکوومەت ئەو لایەنەیە کە بودجێ پێشکەش کردووە ئاڕاستی پەرلەمانی کردووە بەڵکو هەندێک مەرج هەیە لەم لەولادا پێویستە ئەوریابین مەرجەکان چۆ دادەنرێت ئەگەر دەمانەوێت هاوبەشی بکەین پێویست هاوبەشی بکەین پێویستە لەسەر چوارچێوەیەکی ڕاست بوەستین پێویستە ئێمە لە دۆخەکە تێبگەین دۆخەکەی ئێستا کە هەیە سەرکردایەتی سیاسی پێویستە ڕۆڵێکی گرنگتر هەبن پێویستە بڕیاری جەریئانە و جدیتر بدەن پێویستە لە لیژنەی دارایی بڕیاری ئازانەتر بە لیژنەی دارایی مافی ئەوەی نییە کە گەلی عێراق چاوەڕێ بکات بیخاتە چاوەڕوانە ئەوەنە دوای بخات بودجە پێویستە کە ئەو ڕێکەوتنانەی سەرکردە سیاسەکان پێشتر پێکێنراوە دەنگی لەسەر بدرێت و جێبەجێ بکرێت. بەڵێ ئەو بەپێی ئەو ڕێککەوتنەی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هەیە ئایا لایەنەکانی ناو هاوپەیمانی نیشتیمانی پاڵپشتی و پشتیوانی لەو ڕێککەوتناکەن؟ ئەمە من شتێک نییە کە من بیڵێم پشتگیری ناکەین چونکە ئەمەش ڕێکەوتنی لەسەر کراوە لە ماوەی پێکردنی حکوومەتدا ئەمە حیزبە کوردیەکانی تێدایە ئەوان هاتوونەتە ناو ئەم
ڕێکەوتنەوە ڕێکەوتنی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵات ئەمە بەدەستی من نییە کە بڵێم کە ئێستا بڵێم پشگیری ناکەم چونکە پێش چەند مانگێک ئەم بابەتێک لای کردووەتەوە ئەم ڕێکەوتنە ئێستاش هەیە و بەردەوامی هەیە ئێستا ڕەنگە سەرکردایەت کەسێک لە سەرکردایەتی بڵێت پشگیری ئەمە ناکەین یاخود پشگیری ئەوە ناکەین یاخود بڵێ گۆڕانکاری تێدا دەکەین تەنانەت تاوەکو ئێستایش هیچ سەرکردەیەکی چوارچەوەی هەمانگی یاخود بەڕێوەبردننی ئیدارەی دەوڵەت ئەوە ناڵێت کە ئێمە دژی ئەو ڕێکەوتنین یاخود دژی ئەو شایستەدارایانێن بۆ لایەنێک یاخود بۆ پارێزگایەک دیاری کراوە بەڵکوم بەدەست پەرلەمان ئەم شتە بەڵێ وەکو دەوڵەتی یاسا لەگەڵ ئەو گۆڕانکاریانن کە لە بودجە کراوە یاخودنا بەڵێ دەوڵەتی یاسا لەگەڵ هەموو ئەو ڕێکەوتنانەیە کە پێشتر ڕێکەوتنی لەسەر کراوە دەوڵەتی یاسا کاتێک حکوومەت پێک هاتووە کاتێک حکوومەت پێکات دەوڵەت یاسا بەشێک بوو ڕێکەوتنی لەسەرکرا حکوومەت ئێمە زیادی ناکەین کۆمەڵە ڕێکەوتنی سیاسی هەیە جیاوازی لە نێوانماندا نییە نامانەوێت دژی دەستور بین ئەو ڕێکەوتنانەی هەمان بوو ئێستاش ماوین لەسەر هەمان ڕێکەوتنی قسەی خۆمان هەیە کاتە توانین بڵێن دژی ئەو گۆڕانکاریانەشن کە کراوە ئێستا ئێمە نامانێت ڕای جیاواز بدەین لەسەر ئەوەی کە ڕێکەوتنەکە ئێستاش ماوە ورە پرسیارەکە دووبارە دژی ئەو گۆڕانکاریانن کە لە بودجەدا کراوە یاخودنا ئەمە ڕەنگە وتەبێژی فەرمی دەوڵەتی یاسا جواباتەوە نەک من بەڵێ بەڕێز حەیدەر لامی سەرکردە لە دەوڵەتی یاسا لە بەغدا و لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆیەوە